بەڵێ بێگومان دوای ئەوەی کە ساڵی پار لە دوای 2 ساڵ ئەنجام نەدانی فەریزەی حەج یاخود ڕاگررتنی فەریزەی حەج لەلایەن وڵاتی سعودیەوە ساڵی پار بە شێوازێکی جیاوازتر فەریزەی حەج بەڕێوە چوو و لە ژێر چەند ڕێنمایی و ڕێکارێک بوو کە لە هەموو جیهان تەنیا 1 ملیۆن لە سەرانسەری جیهان 1 ملیۆن موسڵمان بۆیان هەبوو بەشدار بن و بەشێکیش لەو ژمارەیە لە هەرێمی کوردستان بوون. بابزانین ئەم ساڵ ڕێکارەکان چۆنن، ئایا ئیتی دەرگای حەجکردن و عومرەکردن بە چ شێوەیەک دەبێت و ڕێکارەکان چۆن بوونە؟ شێخ نیاز نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لەگەڵمانە وەڵامدەری پرسیارەکانمانە بێت. شێخ نیاز ئەم کاتت باش، پێش هەموو شتێ بابزانین ئامادەکاریەکانی ئێوە بۆ وەرزی حەجی ئەم ساڵ بە چ شێوەیەک بووە؟ ژمارەکە چەند کەسە، چەند کەس بەشدارە بێت؟ ڕێنماییەکان چی؟ زۆر سپاس لە بۆ جەنابتان، سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی کەناڵی 24. سپاس بەخوای گەورە ئێمە لە کۆتاییەکانی ئامادەکاریەکانی پرۆسەی حەجی ئەم ساڵداین ساڵی 2023 بەرامبەر بە ساڵی 1444 کۆچی ئەو ئامادەکاریانەی کە پێویست بووە دەتوان بڵێم بەشێکی زۆرمان جێبەجێ کردیە. ماوەتەوە شتە هونەرەکانی تر کە ئەوەی کە پەیوەستە بە دەستەی باڵی حەج عومرەی عێراقی و پەیوەستە بە وڵاتی عەرەبستانی سعودی، بۆیە ئێمە ئەو ئەرکانی لەسەر شاممان بووە، چ ئەرکی ئیداری یان ئەرکی مالی و لۆجستی هەرچی پێویست بووە ئێمە لە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی و لە بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە و بۆ سەرخستنی پرۆسەکە هەموو ئامادەکاریەکان و پێداویستەکان جێبەجێ کراوە. ئەوەی کە پێویست بوو لەسەر شانی ئێمە تەقدیممان کردی هەم بۆ بەغدا هەمیش بۆ عەرەبستانی سعودیە. بۆیە ئینشاءالله ئومید دەخوازین ئەم ساڵ لە پاڵ 2 ملیۆن حاجی لە سەرانسەری دنیا کە دێن بۆ عەرەبستانی سعودیە و لە پاڵ 33600 حاجی لە عێراق کە دێن دەچن بۆ عەرەبستانی سعودیە، 4685 حاجی لە هەرێمی کوردستان گەشتی ماڵی خوای گەورە ئەنجام دەدەن بە ئومێدی ئەوەین کە بتوانین حەجی ئەم ساڵ حەجێکی سەرکەوتوو بیت و دووربی لە هەر کۆسب و تەگەرەیەک. ئەو ژمارەیە کە لە هەرێمی کوردستان دەڕوات ئەم ساڵ جیاوازە لەگەڵ ساڵانی پێشووتر. جەنابتان دەزانن ساڵانی پێشووتر یان بەتایبەتی ساڵی ڕابردوو لەلایەن عەرەبستانی سعودیە تەمەن تحدید کرابوو یان دیاری کرا بۆ حاجیانی دنیا، بەڵام ئەم ساڵ تەمەن کراوەیە بۆ حاجیانی دنیا. بۆیە ئەوانەی کە ساڵی ڕابردوو بەهۆی تەمەنەوە نەیانتوانین سەفەر بکەن ئەم ساڵ هەمویان سەفەر دەکەن، ژمارەیەکی بەرچاویان ممکنە بە ساڵات چوو بن یان بە تەمەندا چوو بن. بۆیە حەجی ئەو ساڵ بۆ بەشێک لە حاجیانمانوە بۆ باشە. شێخ نیاز، مەبەستت لە تەمەن پار ئەوە بووکە لە 65 ساڵ بەرەو سەرەوە نین دەتوانی بەهۆی ئەو ڕێکارە تەندروستیانی کە ئەبێ بۆی جێبەجێ بکرێت و لە ڕووی تەندروستیەوە ئاگادار بن لێیان. بەڵام ئەم ساڵ ئەو تەمەنە دیاری نەکراوە. بەڵام بۆ خانمان چی؟ ساڵی پار خانمانێک کە ئەو ژنانێک کە بەشداری فەریزەی حەجیانە کرد لە خوار تەمەنی 45 ساڵ بۆیان نەبوو بەشدار بن. ئەی ئەم ساڵ نا بۆیان هەیە بەشدار بن، بەڵام بەخۆی عەرەبستانی سعودیە نظام و ئەوەی خۆی هەیە، ینی یاسا و ڕێسای خۆی هەیە بۆ پێشوازیکردن هەم لە عومرەکاران هەمیش لە حاجیان. بۆ پرسی عومرە ئاساییە، ئەگەر خانمێک تەمەنی کەمتربی لە 45 ساڵیش دەتوانیت بەتەنیا سەفەری عومرە بکە، بەڵام بۆ پرۆسەی حەج بۆ بەجێگیانی فەریزەی حەج مەفروزە خانمێک ئەگەر تەمەنی کەمتربی لە 45 ساڵ ئەبێ مەحرەمێکی لەگەڵ بێ، ئەوجا بابی بیت یان برای بیت یان کوڕی بیت یان هاوسەری بیت، کە دەزانێت پرۆسەی حەج پرۆسەیەکی جیاوازە لەگەڵ پرۆسەی عومرە. پرۆسەی حەج پرۆسەیەکی پڕماندی بوون، 3 شەو 3 ڕۆژ بەردەوام دەڕوات، واجبات ئەدا دەکات، بە شەو بە ڕۆژ لە حەرەکە و لە جوولەدا. بۆیە بۆ هاوکاری پشتیوانی لە ئەو خانمە بتوانرێت ئاسانکاری بۆ بکرێت. یاسا و ڕێساکانی سعودیە وای داناوە لە پرۆسەی حەج خانمێک ئەگەر تەمەنی کەمتربی لە 45 ساڵ مەفروزە مەحرەمێکی لەگەڵ بێت. باشە، باسی ئاسانکاریەکانتان کرد. بێگومان هەر کەسێکە
دایک باو کەسێکی دەچێتە حەج و تەمەنێکی هەیە خەمی شوێنی مانەوەیەتی لەکوێ بمێنێتەوە شوێنەکە نزیک بێ لە حرەمی مەکیەوە و ما باقی ئەو شتانەی کەیدی کەسەکان دڵنیگەران نەبن. ئێوە چۆن ئامادەکاریتان کردو شوێنی مانەوەی ئەو کەسانە چۆن ڕێکخراوە شوێنتان بۆ ڕێکخستون؟ بەدڵنیایەوە وەکو پێشتر ئاماژەم پێدا ئەو ئەرکە ئیداری و لۆجستی و مالیانەی کە لەسەر ئێمە بۆکو بەڕێبەرایەتە گشتی حەج و عومرەی کوردستان هەم بەرامبەر بە سعودی هەمش بەرامبەر بە دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی بۆ حاجیانی خۆمان جێبەجێمان کردیە بۆ مانەوەیان لە شوێن مەسەن لە شاری مەدینە هەم لە شاری مەکە لە شاری مەدینە دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی لەگەڵ حاجیانی خۆی شوێنی بۆ حاجیانی ئێمەش دابین کردیە و هۆکانی گواستنەوەی دابین کردیە و خواردن دابین کردیە ئێمەش لە مقابلدا کولفە و تێچوەکەیمان دەفع کردێ لە بۆ دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی کە بۆ هەر حاجیەشی هەرێمی کوردستان ببوورە 1971 دۆلار دەفع کرایە لە بۆ دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی بۆ ئەو خزمەتانێکە لە مەدینە پێشکەشی دەکات یان بۆ خزمەتی گواستنەوەی فڕۆکە و بۆ مەشاعیرەکان و لە شاری مەکەی پیرۆز بە هەمان شێوە ئێمە شوێنی مانەوەیان ینی دابینمان کردیە و خواردنیش ئینشاءالله خواردنیش دابین کرایە و هۆیەکانی گواستنەوەش بۆ حەرەم دابین کرایە پرسی دووری و نزیکی حاجیان لە حەرام دزانی ئەوە پرسێکە دەگەڕێتەوە سەر ئیمکانیەتی حاجیان چونکە ئەمە ئیمکانیەتی حاجیانی خۆمان دەزانین ئەم ساڵ ئێمە بە خۆشحاڵیەوە دوای دامی وەزارەتی ئەوقاف و کارباری ئاینی بە بڕی 330,000 دلار لە بۆ پرۆسەی حەجی ئەم ساڵ بۆ هەر حاجیەک نزیکەی یاخود بڵێم لە 70 دلار تا 73 دلار وەزارەتی ئەوقاف هاوکاری لە بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان بۆیە لەبەر ئەوەی تەخفیفی ئیمکانیەتی عەفوەن باری سەرشانی حاجیان بکرێت ئێمە شوێنێکمان دەستنیشان کردێت کە لەگەڵ بارودۆخی مالی ئەوان بگونجێت بە دڵنیاییەوە ئەو شوێنێکە لەگەڵ بارودۆخی مالی خەڵکی ئێمە بگونجێت بە بەراورد لەگەڵ دەوڵەتێکی تری کە بارودۆخیان باشترە جیاوازە و لە هەمان ئەو شوێنانە گرتومانە کە عێراقی گرتوێنێ ئەوە حاجیانی عێراق لەشێ دادەنیشتن کە لە شاری مەکە حاجەکانی ئێمەش هەندێک شوێنی ئێمە ممکنە باشتر بێت بەڵام بەشێکیان لە شوێنە دادەنیشن کە حاجیانی عێراق لی دادەنیشن بۆ فەرزەی حەج. باشە هەر سەبارەت بە بڕی ئەو تێچووی کە بۆ فەریزەی حەج بۆ هەر کەسێکە بڕەکە چەندێکە و ئەو بڕە ئێوە دیاریتان کردووە یا لەلایەن سعودیەوە دیاری کراوە؟ پرسیارش زۆر جوانە. طبعا ئێمە دوو جۆر حەجکردنمان هەیە ئەم ساڵ حەزمان هەیە بە ڕێگای ئاسمانی بە فڕۆکە دەگوازرێتەوە بۆ هەر حاجێک کە بە فڕۆکە سەفەر دەکات بڕی 4500 دلار تێچوویەتی یان کرێ حەجەکەیەتی ئەبێ دەفعی بکات هاوتایان لەگەڵ ئەو داعمەی کە وەزارەتی ئەوقاف کردوویەتی بۆ خۆی بۆ هەر حاجێکە بە ئاسمانی سەفەری دەکردە بواە 4571 دلار بیدابە بەڵام 71 دلارەکە وەزارەتی ئەوقاف تەحمولی کرد ئەو پارەکەی لە بۆ داون لە بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە ئەوەی تریان حاجی خۆی دەیدات و ئەوانەی بەڕێگای وشکانی سەفەری دەکەن ئەو حەجی وشکانیشمان هەیە کە ژمارەیان 690 حاجی سەفەر دەکات 115 ڕێژەی حاجیان هەرێمی کوردستان بە وشکانی سەفەر دەکات یەکەم ساڵ ئەم ساڵ ئەم تەجروبێ دوای زیاتر لە 15 ساڵ جێبەجێ دەکرێت هەر حاجێک پێویستە 3800 دلار بدات بەڵام لەگەڵ ئەو هاوکاریە کە وەزارەتی ئەوقاف پێشکەشی کردێت کە بۆ هەر حاجێکی وشکانی 73 دلار ئەو هاوکاری کرد لە بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان بۆیە ئەو تێچوانە کە سەرف دەکرێت یان خەرج دەکرێت سنتێک یان دۆلارێک لە بۆ بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە ناگەڕێتوانین بۆ حکوومەت نییە بۆ وەزارەتی ئەوقاف نییە لە بۆ خودی حاجێکە سەرف دەکرێت ئەو ئێمە جەدوەلەکەمان یان خشتەکەمان لە ئیعلام و لە شوێنەکان براو کردەوە تەفاسیلی ئەو مەسارفانێک کە دەکرێت ئەو پارانەی کە سەرف دەکرێت حاجی ستا خۆی مەبەستی بۆ ئیعلامەکانش کە بینیان دەتوانن خاڵ بە خاڵ تەماشا بکەن ئەو پارێکەوە دەژرێت لە حاجی هەموو شوێنی دیارە لەسی سەرف دەکرێت و چۆن خەرج دەکرێت لە مەکە من کاتم کەم بەدەستەوە ماوە دەمەوێت یەک پرسیار وەکو کۆتا پرسیار و ئەگەر بکرێت بە کورتی وەڵام بدەیتەوە ساڵی پار ئێوە وەکو ئاسانکاری
ئەو کەسانی کە ماڵیان دوور بوو لە فڕۆکەخانەوە ئەو ئەرکەتان دەگرتە سەرشان ئێوە حاجەکانتان دەبردە فڕۆکەخانە لەسەر ئەرکی خودی خۆتان. ئێساش $71 بۆ حاجیانە داوە کە بە ڕێگەی فڕۆکە دەڕۆن. ئەم ساڵ چی بە هەمان شێوە ئەرکی و کەسان ناگرنە ئەستۆکە دوورن لە فڕۆکەخانەوە لەسەر ئەرکی خۆتان دەیان بنە فڕۆکەخانە؟ ئێمە تەندەرمان ڕاگەیاندێ لە بەڕێبەراتی گەشتی حەج و عومرەی کوردستان بۆ دوو بابەت، هەم بۆ بابەتی گواستنەوەی حاجیانی دوورەدەست مەسەن لە دهۆک یان لە قەڵازێ کە دوورەدەستن بۆ فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر یان سلێمانی تەندەرمان ڕاگەیاندێ بۆ کۆمپانیای گواستنەوە بۆی بێن تەقدیم بکەن، کۆمپانیا هەبێت بیان گوازێتەوە. بەڵێ ئێمە ئەگەر کۆمپانیا هات تەقدیمی کرد کۆمپانیایەک بەکرێ دەگرین بۆی حاجیان بگوازێتەوە لە شارەکانی خۆیان لە بۆ فڕۆکەخانە. بەڵام تا ئێستا تەندەرە ینی تاوانە بۆ ئەوانەی کە تەقدیمیان کردیە ژمارەیەک نییە هەبیت تەقدیمی کرد تاگرێ بەسییان لەگەڵ بکەین بە ئومێدی ئەوەی بتوانین ئەوە بکەین. فی کل الأحوال ئەگەر ئەوەش نەکرێت دەتوانین ئینشاءالله هاوکار بین لە بۆ حاجیان بە شێوەیەکتر خۆیان بێن یان حەملەدارەکان بیان گوازنەوە و ئێمە کولفەکە لە ئەستۆ بگرین. بەڵێ سوپاس دەکەین شێخ نیاز نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بەشدار بوویت. سوپاس.